بانگەوازی کومیتەی ناوەندی کۆمەڵە دەنگی ناڕزایەتی خۆتان لە دژی ژاراویکردنی قوتابیان بەرزتر بکەنەوە. ژاراویکردنی قوتابیانی قوتابخانەکانی کچان هەروە درێژەی هەیە و لە ماوەی ڕۆژانی دواییدا لە شارەکانی کوردستان زیاتر پەرەیسەندووە. لە شاری سەقز هێرش بۆ سەر 6 قوتابخانە و ئەردەبیل بۆ سەر 5 قوتابخانە گزارش کراوە کە زیاترین ئاماری ژاراویکردنی کچانی قوتابیان هەبووە. کۆمەڵێک ڤیدئۆ و هەواڵیش سەبارەت بە هێرشی شیمیایی بۆ سەر 2 قوتابخانە لە دیواندەرە، 2 قوتابخانە لە نەقەدە، قوتابخانەیەک لە سنە، قوتابخانەیەک لە ورمێ، مەدرسەیەک لە حەوتکەڵی ئوستانی خوزستان و قوتابخانەیەکیش لە پەردیسی ئوستانی تاران بڵاو بوونەتەوە. لە ئاکامی ئەم کردارە جەنایەتکارانەدا تا ئێستا زیاتر لە 100 قوتابی براونەتە نەخۆشخانە کە حاڵی ژمارەیەکیان مەترسیدار ڕاگەیاندراوە. کاناڵی شۆڕای هاو ئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران لە ڕاپۆرتێکدا دەڵێ کە کارۆ پاشابادی منداڵێکی قوتابی خەڵکی کامیاران لە ئوستانی کوردستان و دانیشتووی تاران کە بەهۆی هێرشی شیمیایی بۆ سەر قوتابخانەکەیان ژاراوی بوو، ڕۆژی هەینی 18 مانگی خاکەلێوەی 1402 لە نەخۆشخانەی میلادی تاران گیانی لەدەستا. پەیکەری ئەم منداڵە گیان بەخت کردووە ڕۆژی 19 مانگ لە ئاوایی پەشاوە لە نزیک شاری کامیاران ئەسپەردەی خاکرا. هێرشی جنایەتکارانەی ئەم دواییە کە زیاتر قوتابخانەی کچانی لە کوردستان گرتوتەوە ناڕازیترین و ڕەزمەندەترین کچانی کردوتە ئامانج. هەرو جۆرەی کە راپۆرتەکان دەری دەخەن زیاترین هێرشی ژاراویکردن لە شاری سەقز بەڕێوە چووەکە یەکەم چەخماخەکانی شۆڕشی ژن ژیان ئازادی بە ڕەمزی ژیان لەبێدا لێدرا. ئەم ئاخێزە بوو بە شۆڕشێک کە زیاتر لە 6 مانگ و نیوە درێژەی هەیە و هاودەنگی چالاکانەی بە ملیۆن کرێکاری کۆچبەر و پەنابەری ئێرانی و پێشڕەوانی ژن و پیاوی لە وڵاتانی جۆراوجۆری دنیاشی بۆ لای خۆی ڕاکێشاوە. خامنەی ڕۆژی 15 مانگی ڕەشەمەی 1401 لەژێر گوشاری خەبات و ناڕزایەتی بەرینی نێوخۆیی و دەرەوە حەوساری لەسەر ئاتەش بە اختیارەکان داماڵی بۆ ژاراویکردنی قوتابیان واتە بە تایبەت کچان و خوێندکاران. لەیەوە کە بە سەدان هەزار ژن و کچ سەرەڕای هەوڵەکانی سەرکوتگەری ڕژیم بە مەیلی خۆیان جلیان پۆشیوە و لە شوێنە گەشتیەکان دەرکەوتون ئەو سەر لە نوێ جەنایەتکارانی ئازاد کردووە تا درێژە بە ژاراویکردنی قوتابیانی کچ بدەن. حرەکەتی داماوانەی ژاراویکردنی ڕێکخراو لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە بۆتە هۆی ناڕزایەتی و کاردانەوەی خەباتکارانەی کەسوکاری قوتابیان و ژنان و پیاوانی ئازادی خواست. بۆ نمونە لە سەقز کەسوکار و خەڵک لە بەردەم قوتابخانەی میعراج دەستیاندایە کۆبوونەوەی ناڕزایەتی. ئەوان هێرشی مەئمورانی هەمیشە ئامادە لە مەیدانی جنایەتیان پوچەڵ کردەوە و خوازیاری ناساندنی ئامران و بکەرانی جنایەتەکە بوون. کۆمەڵە دوێنێ بە بڵاوکردنەوەی ڕاگەیاندنێک هێرشی تەرۆریستی کۆماری ئیسلامی و باندە مافیاییەکانی لە دژی کچانی قوتابی بە توندی مەحکوم کرد. کۆمەڵە لەم ڕاگەیاندراوەدا داوا لە جەماوەری خەڵکی کوردستان دەکات تا ناڕزایەتی کەسوکار و ژنان و پیاوانی ئازادی خواز لە سەقز بکەنە سەرمەشق و پەرەی پێ بدەن. لەم ڕاگەیاندنەدا جەخت کراوەتەوە کە نابێت لە بەرامبەر ئەم جنایەتە ڕێکخراوەدا بێدەنگ بن. کاردانەوەی خەباتکارانە لە بارودۆخی سیاسی ئێستادا و لەسەر ناوەڕۆکی بێتوانایی هەمەلایەنە و ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتری کۆماری ئیسلامی دەتوانێت پەرە بستێنێ و باندەکانی دەسەڵاتدار و شەخصی خامنەئی ناچار بکات تا ئاتەش بە اختیارە بەکرێگیراوەکانی بە شێوەی کاتیش بووە پاشەکشەی پێ بکات. پێویستە جنایەتکارانی ژاراویکردن وەک بەسیجی هێرشبەر بۆ سەر ژنانی ئازادی خواز لە شاندیزی مەشهەد شناسایی بکرێن و بۆ تەمبێکران بە خەڵک بناسێندرێن تا ئیتر کەس نەوێرێت ژنان و کچان و ئەو لاوانەی ئێمە بکاتە ئامانجی ئەم جۆرە کردارە جنایەتکارانە. ناڕزایەتی و خەباتی گشتی دژ بە ژاراویکردن کە لە درێژەی حرەکەتی شۆڕشگێڕانەی ئێستا لە ئێران بەڕێوە دەچێت تەنیا ڕێگای بەرگرتنە لە بەردەوام بوونی ژاراویکردن و شۆڕشی خەڵکی ئێرانیش هەنگاوێک بەرەو پێش دەبات.